ماوەی چەند ساڵێکە عێراق و بشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی عێراق و سووریا ڕوبەڕووی لێشاوێک لە کردەوەی تیرۆریستی و هەروەها تیرۆریستانی داعش بوونێتەوە. عێراق لە ماوەی ئەم چەند ساڵێکدا بەردەوام ڕوبەڕووی لە ناوبردنی داعشی داوە لەگەڵ ئەوەی کە لە ماوەی حکومەت و ئیدارەی دۆناڵد ترامپە بە دیاریکراوی لە ساڵی 2017 ڕاگەندرا کە چی دیکە داعش لە عێراقدا بوونی نەماوە، بەڵام ناوبەناو لە ئێستادا کردەوە و چالاکی و جموجۆڵەکانی داعش لە پشتێک لە ناوچەکان بە تایبەتی ئەو ناوچانەی کە بە ناوچەی کێشە لەسەر یاخود ئەو ناوچانەی کە بە هاوبەشی لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا بەڕێوە دەبرێن و چاودێری و پاراستنیان دەکرێت لەم ناوچانەدا زیاتر کردەوە و جموجۆڵەکانی داعش دەبینێت لەگەڵ ئەوەی لە ئێستادا ناوبەنەوە بە شێوازی جۆرە و جۆر ئۆپەراسیۆنی جیاجا بۆ ناوچانە دەستی پێکردەوە بۆ لە ناوبردنی شانۆنووسەکانی داعش لەسەر پرسی تیرۆریستانی داعش و چۆنێتی لە ناوبردنی گروپە تیرۆریستیەکان ڕاستەوخۆ بەڕێز سەباح ئەلنوعمانی کە بەڕێزان و تەبێژی دژە تیرۆری عێراقن لە بەغداوە میوانمان دەبن. بەڕێز کاک سەباح زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. لە ئێستادا ڕەوشی تیرۆریستانی داعش و عێراق چۆنە بۆ لە ناوبردنی ئەم گروپە تیرۆریستیانەی کە لە ناو عێراقدا بوونیان هەیە؟ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە، سپاس بۆ بینەرەکانتان، سپاس بۆ کەناڵەکەتان. لە ڕاستیدا تیرۆریستانی داعش لە ئێستادا بە هەموو شێوەیەک شکستی خواردووە و توانراوە شکست ببێ بە تایبەتی دوای ئەوەی کە توانرا هەموو ناوچەکانی پارێزگای نینەوە مووسڵ بتوانێت کۆنتترۆل بکرێتەوە ڕزگار بکرێت لە دەستیانە، بەڵام لە هەندێک لە شوێنێدەوە دایانەوێت بارودۆخەکە بۆ خۆیان بخۆستنەوە کاری تیرۆریستی بکەن بە تایبەتی لە ناوچەی باکووری دیالە و لە کەرکووک و لە چەند ناوچەیەکی دردا لەوێدا کارەکانی خۆیان دەکەن و دژە تیرۆری عێراق بەردەوامە لەسەر کارەکانی وا هەوڵ دەدا بە هەموو شێوەیە ئەو کارانی کە دەیکا ڕوبەڕووی تیرۆریستانی داعش ببێتەوە و ڕێگای پێنەدا لە کارەکانی بەردەوام ببێتەوە و لە ماوەی ئەم مانگەی زیاتر لە 100 ئۆپراسیۆن ئەنجام درراوە کە بۆ ئەوتەوەی دەستگیرکردنی ژمارەیەکی زۆر لە تیرۆریستان و ئەم کارانە ئۆپراسیۆنانە بە بەردەوام دەبێت و کاری زیاتر دەکرێن و بەردەوام هەواڵگیریەکان لە کارەکانیاندان بۆی کە بتوانین ڕوبەڕووی تیرۆریستانی داعش ببینەوە. باشە، باس لەو کرد کە لە دیالە و کەرکووک زیاتر شانۆنووسەکانی داعش بوونیانێ و جموجۆڵیان دەبینێت. بۆچی لەم ناوشانەیە هێشتا شانۆنووسەکانی داعش بوونیان ماوە؟ لا يعني أنا لا أتفق من ناتوانم وەکو بڵێم کە ڕێک بە وشێ بڵم کە بڵێم بەس لەوێ ماون، بەڵام لەوێ کارەکانیان زۆرتر دەکەن و لەوێ وەکو مافیایە کارێک دەکەن و کارەکانیان بەڕێوەدەوە بن. ئەمە دەتوانم بڵم بە بۆنی ئەوەیە کە بە دووە تاچوونەکان لەو ناوچانەدا تۆزێ دەکرێت خورس بێ، بەڵام ئەمە کارەکانە بەردەوامە، بەڵام هەندێک ڕەوش هەیە وەکو پێشووتر وتم ئەوان دەیخۆزنەوە بۆەوەی کە بتوانن کارەکانی خۆیانی وکەی تیرۆریستەکانیان لێ بکەن و کارەکانیشان کاری تاسا کاری ئاسان بوون، کاری قورس نەبوون، بەڵام هەندێک جار لە میدیاکانەوە بە قورسی باز دەکرێت و شێوازەکەی دەگۆڕدرێ، بەڵام ئۆپراسیۆنەکان بەردەوامن بۆی کە بتوانێت لەو ناوچانەش کۆتاییان پێبهێنرێتەوە کە بەڵام لە ئێستادا دەتوانم بڵم تیرۆریستانی داعش بە هەموو شێوەیە پەکیان کەوتووە، هیچ یارمەتیەکیان بەدەست ناگا و هەموو سەرچاوەکانیان لێبراوە کە بتوانن لەم ڕێگا بتوانە هەموو ئەو ناوچانە لەم کەسانە پاک بکەنەوە چیتر لەوێ نەمێنن. باشە، دەزانین کە ماوەیەکە هەڵمەدی کێوماڵکردنی ئەو ناوچانی کە شانۆنووسەکانی داعشی تێدایە بە هەمانگی سوپای عێراق و هەروەها هێزەکانی پێشمەرگە لە هەوڵدان بۆ لە ناوبردنی و شانۆنووسانە. تا ئێستا چەند ناوجا کە لەژێر سەرپەرشتی سوپای عێراق و پێشمەرگە بە هەمانگی لەگەڵ دژە تیرۆری عێراقدا هەوڵدراوە لە شانۆنووسەکانی داعش پاک بکرێنەوە؟
ئەو ئۆپراسیۆنە هەڵبەشانەی کە دەکرێت لە نێوان دژە تیرۆری عێراق و پێشمەرگەدا و هەموو لایەنەکانی تری پەیوەندیدا کە پەیوەندینە کە ئەمە شتێکی بۆتە شتێکی نێودەوڵەتی چکە تیرۆریستێنی نێودەوڵەتین بۆیە ئێستا لە پرسراوەتی هەردوو لایەکە بتوانن بێکۆم ئۆپراسیۆنانە بکەن و ئێمە لێردا کە ماوەیە کە بێکەوە کار دەکەین و لەگەڵ لایەنەکانی تریشتا پەیوەندیمانەیەکەوە بەردەوام هەواڵ و زانیاریەکان لە نێوان یەکتریدا دەگۆڕینەوە و بە هاوبەشی لەگەڵ هێزە ئەسمانیەکان و هەموو هێزەکانی ئەمنیەکانی تر لەگەڵ هەرێمی کوردستان چەندین ئۆپراسیۆنمان ئەنجام داوە کە بتوانین لە ئێستادا هەماهەنگیەکی زۆر بەرز هەبێ لە نێوانماندا کە بتوانین ئەو ناوچانە بە شێوەیەکی باش بکەین و لەگەڵ دژە تیرۆر لە سلێمانیش پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەسەر ئەو کاری زیاتر ئەبێت. بەڵام وەڵامی پرسیارەکەم بە دیاریکراوی دەمێ بزانم لە سەرەتای دەستپێکردنی ئەم کێوماڵکردنەوە چەند ناوچە لە شانە نووسەکانی داعش پاک کراونێتەوە. ئەگەر لە ئێستادا من ئەمێ بە شێوەیەکی گشتی بۆت باس بکەم لێرەدا بۆ هەموو ئەو ناوچانە لە ئێستادا تیرۆریستانی داعش لە هەموو شوێنێک هێن بە تایبەتی ئەو شانە نووسوانیانە بەڵام ئەوەی کە لە شوێنەتێکی چەند شوێنێکی دیاری کراوە هەبێ ناتوانین لێرەدا دەستنیشانی بکەین بەڵام ئێمە بەردەوامین کە بتوانین کۆتاییان پێبهێنین و ئۆپراسیۆنەکان بەو شێوانە بەردەوامن لە زەیتونیە لە سوجادە و لە زۆرێک لە ناوچەکاندا بە بەردەوامی بوونیان هەیە و ئێمە ئۆپراسیۆنەکانمان و شوێنانەدایە کە بۆ بتوانین کۆتاییان پێبێنێ و ئێمە ئۆپراسیۆنەکانمان لەو شوێنانە لە مووسڵ و لە کەرکووک و لە دیالو لە هەموو شوێنەکانی تردا دەکرێت کە بتوانین ئەو بۆشایی ئەمنیانە پڕکردن کۆتاییان پێبێنێ و کاریگەری لەسەر ڕەوشی ئەمنیەتی عێراق نەبێ و نەتوانێت تیرۆریستانی داعش بتوانێت تواناکانی کۆ بکاندەوە و بتوانێت هەوڵەکانی زیاترکە کردەوەی تیرۆسی زیاتر بکە و هەموو ڕێگری لەکەن کە هیچ هاوکارێکی لۆجستی پێ بەدەست بکە و هەموو لاکانی لێگیراوە. باشە. ئێستا دەزانین عێراق بە ڕەوشێکی ئاڵۆزی سیاسیدا تێپەڕ دەبێت خۆپیشاندانی ناوبەناو لە بەغدا دەبینرێت جۆرێک لە گرژی هەیە لە ناو عێراقدا ڕەنگە جیاوازیەکە بێت ئەوش بەهۆی کە خۆپیشاندان ڕوودەدات لە نێو بەغدایە دەبێت بزانم بەم خۆپیشاندانانە و ئەم گرژیە سیاسیانە و پێکنهێنانی حکومەت فراغا ئیداریەکان پێکنهێنانی حکومەت تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە کردەوەی تیرۆریستی یاخود تیرۆریستان وردەوردە دەست بکەنەوە بە جوڵە شانە نووسوەکانیان زیندوو ببنەوە. لە ئێستادا هێزە ئەمنیەکان و دژە تیرۆری عێراق و لە ئێستادا کارەکانیان دەدەکا و هیچ پەیوەندێکی بە سیاسەت و ڕەوشی تیرۆریستانەوە نییە بە ئەڵکو بەردەوام کارەکانی خۆدا دەکا و پێگەێنانی حکوومەت و کێشە سیاسەکان و خۆپیشاندانەکان پەیوەندێکی بەو کارەوە نەبێەوە ئێمە وەکو دژە تیرۆ هەمیشە هەوڵی داوە کە بتوانێت کارێکی سیاسی خۆی بکا و دوور بێ لە هەموو ئەو کە ڕەوشانەی کە لە عێراقدا ڕوودەدادا ئەو بەردەوام هەوڵدەدا ئۆپراسیۆنەکانی خۆدا بەڵێ کێشەی سیاسی هەیە خۆپیشاندان هەیە پێگەێنانی حکوومەت بۆتە کێشە بەڵام ئەمە هیچ کاریگەری لە ئێمە نەبووەوە ڕێگامە نەدا و تیرۆریستان ئەمانە بۆ خۆیان بقۆزنەوە و کارەکانی خۆیان بێ بکەن سەبارەت بە خۆپیشاندانەکان خۆپیشاندانی شێ ئەمە مافێکی دەستوری هەر یەکێکە کە بتوانێت خۆپیشاندان لە وڵاتی خۆداگە و بەڵام ناکرێت وا بکرێ کاریگەری لەسەر ڕەوشەکانی تری وڵاتە دەبێ و ئێمە وەکو دژە تیرۆری عێراق خۆمان بەردەوامی لە پاراستنی خاکەکانەوە و تاکو ئێستا کاریگەری نەبووە و کاریگەریشی نابێت و بەردەوامیش دەبێ لەسەر کارەکانی خۆی بەبێ تێهەڵچوونەوە لە کاری سیاسی. باشە دەزانین لە ماوەی چەند مانگی ڕابردوودا سەرۆکی دەستگای دژە تیرۆری عێراق سەردانێکی بۆ شاری سلێمانی ئەنجامدا لەگەڵ دژە تیرۆری شاری سلێمانیدا
کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. دەمێت بزانم هەماهەنگیەکانی دەستگای دژە تیرۆری عێراق لەگەڵ دەستگای دژە تیرۆری هەرێم بە دیاریکاری لەگەڵ سلێمانیدا چۆنە و ئەو سەردانە ئامانجی چی بوو و چی لێ بەرهەم هات؟ من دژات تیرۆر من پێشووتریش بە بەڕێستانم وت بە هەموو شوێنە پارێزگاکانی عێراق بە بێ جیاوازی بە سلێمانیشەوە دەیەوێ پەیوەندیەکی باشی هەبێ لە هەموو پارێزگاکانەوە هاتوۆتە بۆ هەرێمی کوردستانیش بۆ پارێزگای سلێمانی کە بتوانێت پەیوەندێکی باشانە بێ ئاسایش بێ پێشمەرگە بێ بتوانێت پەیوەندێکی باشانە بێ بتوان کاری بێکۆ هاوبەشی بکەن هەماهەنگیەکیان باشانە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش کە بتوانین ڕێگری لە زۆرێک لە کارە تیرۆریستیەکان بکرێتەوە و ئەو دەشت کە هاتوون بۆ سلێمانی بە هەمان شێوە هەمان مامەجێ بووە کاتێک کە سەرۆکی دژە تیرۆر خۆی بەڕێزیان هاتوۆتە سلێمانی بۆ ئەوەیە کە ژمارەیە کۆبوونەوە لێدا ئەنجامدرا کە بتواندرێت پەیوەندیەکان بێ و باشکرەوە بڕیاردرا کە بتوانێت ئەو هەماهەنگیە بێکەوە بەردەوام بێتەوە هەواڵگیری لە نێوان هەردوولادا هەبێ لە ئاسێکی بەرزدا بتوانین پەیوەندیەکان هەبێ لەگەڵ براکانمانە لە هەرێمی کوردستاندا بتوانین ئەزمونونەکان بۆ یەکتری بگوازینەوە بتوانین لە ڕێگە بە شێوەیەکی ئەکادیمی ڕایپشکنین و ڕاهێنان بۆ کەسانە بکرێ و بتوانین لە ڕێگای لۆجستیەوە یارمەتی یەکتر بدرن و پەیوەندیەکان لە هەموو بوارەکانەوە بتوانین پەیوەندیەکی باش هەبێ و ئێمە زۆر ڕازین و زۆر خۆشحاڵین بەو پەیوەندیەکە هەمانە لەگەڵ هەرێمی کوردستانەوە ئەو پەیوەندی کە تاکۆ ئێستا پێ گەیشتوێنەوە لە ئەنجامی ئەو پەیوەندیانی هەمان بۆ لە ئەنجامی ئەو هاوکاریانی کە هەمان بۆ لەگەڵ یەکتریا کە توانیمانە بە هەردوو لە کە بەیەکەوە زانیاریەکان بگەێنێ یەکتری توانیمانە وڵاتەکەمان بپارێزین بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیشەوە بە هەموو لایەنەکان بەبێ جیاوازی لە ئەمنیەکانەوە توانیمانە پەیوەندیەکی باشمان هەبێ کە بتوانین کارێکی باش بکەین و ئەم کارە هاوبەشە وای کردووە کە وڵاتەکەمان زیاتر بە پێشەوە و لە ڕووی ئەمنیەتەوە هۆشداری زیاتر بتوانین بڵاو بکەینەوە سەلامەتی بۆ هەموو لایەکەوە سەلامەتی بۆ هەموو لایەک دابین بکەین وە کۆتایی بە تیرۆریستانی داعشبێنی زۆرەگە لە ئۆپراسیۆنانی کە کراوە بۆ ئەوەیە کە کۆتایی بە تیرۆریستانی داعشبێنی و هیوادارم کە هەر بەم شێوەیە بەردەوام بێ. باش لە ڕووی چەک و پێداویستی لۆجستیەوە دەستگای دژە تیرۆری عێراق چۆنە و چۆن هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و ڕاهێنانەکان بە هەمان شێوە بۆ دەستگای دژە تیرۆر و ئەندامانی ڕوبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستیەکان چۆنن؟ بەڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و لە ڕووی ئەمنیەتیشەوە بە هەمان شێوە بەشێکە لە عێراق بۆیە دەبێ بە هەموو شێوەیە هاوکاریە لۆجستیەکانمان بۆ ئەوش بە هەموو لایەنەکان بێ بە پێی ئەو بوجە و میزانی کە بۆمان دابین کراوە و دەکرێت لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی کێشە و قەیراندارەکانەوە کاریگەری تۆزە لەسەر بۆ بەڵام ئێمە هەوڵدامەوە پێ پێویست کە بتوانین هاوکاریەکان و بتوانین وەکی چەک و تاقەمەنی پێویست دابین بکرێن و لە ڕێگای هاوپەیمانانیشە بە هەمان شێوە ئەو هاوکاریانی کە کراوە بە هەموو شێوە دابەشکراوە بە پێویستی پارێزگاکان و ئێمە وەکو خۆمان داوامان لێکردوون کە بتوانین ڕاهێنان بکەن لە دژە تیرۆری عێراق کە بتوانین ئاستێکی باشن لە ڕووی ئەمنیەتەوە بۆ وڵاتەکەمان دەبکەن و لەلایەن هاوڕەکانیشمانەوە لە هەرێمی کوردستان وەڵامدانەوەیکی پێویست هەبووە. باشە ئەمێ بزانم هەماهەنگیەکانی دژە تیرۆر لەگەڵ هێزی پێشمەرگە و دژە تیرۆری هەرێمی کوردستاندا چۆنە بینن هەماهەنگیەکان تا ئێستا بە بێکێشە تێپەڕێەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش؟ بەڵێ پێشمەرگە یەکێکە لە هێزە ئەمنیەکانی عێراق و بۆیە بە هێزە ئەمنیەکانی عێراقدا بچێکەوە و لەو هەماهەنگی و ئۆپەراپۆسە ناو بەشانەدا دەکرێت کارێکی زۆر باش کرا و لە ئاستێکی زۆر باشدایە و دوو مانگ پێش ئێستادا پێشمەرگە بە هەمان شێوە هەماهەنگی هەیە لەگەڵ دژە تیرۆری عێراقدا توانیمانە کاری زۆر بکەین و کە بتوانین ژمارەیەک ئۆپەراسیۆن بکەین و
و لێو ڕێگایەنەوە بتوانانی ئەو ڕووفاتانە بگەڕێنینەوە کە تیرۆریستان لەو شوێنانەدا بەجێیانێشتووە بە بۆنی ئەم هەماهەنگی نێوان پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و دژە تیرۆ وای کردو کە ئەو ناوچانە بە سەلامەتی بمێنەوە کە بتوانێت بە ئاشتی و بە سەلامەتی بژین ئەمانە هۆکاری ئەوەن کە ئەم هەماهەنگیانە بەردەوام ببێنە و لەگەڵ هەرێمی کوردستانە بە هەموو لایەن و هێزە ئەمنیەکانەوە دەبێت ئەو هەماهەنگیا هەبێت و بەردەوام پەیوەندیەکان هەبێ بۆ ئەوی کۆتایی بە هەموو جۆرە کارێ تیرۆریستان بهێنرێتەوە و بتوانێت ئەم پەیوەندیانە ڕاستەوخۆ ببن و کە بتوانێت هەواڵگیری لەگەڵیان یەکدیدا بگوازنەوە و هەروەها ئێمە ئەوەشمان بینیوە کە ئێمە تۆلێ و توانیمانە هێزەکانی براکانمان لە هێزی پێشمەرگە و هێزەکانی تر لە هەرێمی کوردستان ببینیم کە بتوانین هێزێکی زیاتر بدا بە عێراق و بتوانین زیاتر بەرەو پێشەوە ببرەوە هەروەها سوپای عێراقیش لە هەمان شێوە لەو شوێنانەدا بوونی هەبێ کە بتوانێت زیاتر ئەو ناوچانە پارێزن کە لە ژێر دەستیانایە. باشە ئەماکەم بە دوا پرسیار سەبارەت بەوەی چ گۆڕانکاریەک لە جموجوڵەکانی داعشدا بەدی دەکرێت کە لەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو جموجوڵەکانیان زیادی کردووە یان کەمی کردووە. هیچ کێشەیەکت نییە لای ئێمە. حول حركات بەڵێ نەخێر بەتەکیدی من پێدەڵم بەهۆی ئەو کارانە و ئۆپراسیۆنانە کە کراوە هەموو جموجۆڵەکانی تیرۆریستانی داعش زۆر کەمی کردووە ناتوانن وەکو پێشووتر بتوانن جموجۆڵەکانیان بکەن بە تایبەتی لە ناوچە ئەو ناوچانەی کە کێشەی لەسەرە و بە تایبەتی لەو ناوچانش کە بۆشایی ئەمنی هەبوو لە نێوان هەرێم و عێراقدا ئێستا بە بۆنی ئۆپراسیۆنانە کراوە توانراوە سەرچاوەکانیان بگرێ و کاری زیاتر بکەن و بتوانن لە ڕێگای سوپای عێراق و پێشمەرگەوە بتوانن کاری پێویست لەو ناوچانەدا بکەن و ڕێگریان لە جموجۆڵەکانیان بکەن و بە هەمان شێوە لە ڕێگای هەماهەنگی هەواڵگیریەوە ئەوەی کە بەردەوام هەواڵەکان دەگوازرێتەوە لەو ناوچانەدا بە هەمان شێوە جموجۆڵەکان کەمی کردووە و ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەکات و ڕێگریان لێدا دەکرێتەوە لە ئێسادا تیرۆریستانی داعش ناتوانن بە حوراتی خۆیان لەو ناوچانەدا بسوڕێنێتەوە و هیوادارن ئەوەی کە لە پێشوودردا بووە نەتوان دووبارە کرێتەوە و ڕێگری لێدە دەکرێتەوە و بە هیچ شێوەیە ڕێگا نادرەمە دووبارە بێرەوە لە بەرەوەی ساڵێک تێگەیشتێکی تەواو لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیەوە لە ئێستادا سەرۆکوەزیران مستەفا کازمی خۆی برایداوە کە بتوانێت هەماهەنگێکی باش هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا لە نێوان هەموو ناوچانە کە ناکۆکەکانیان پێدەوترێ و هەموو ئەو ناوچانەی تریش کە دەکرێت گومانی تیرۆریستانی داعشیان لێ بکرێت یاخود ئەو مافیاکانیان لێبێ یاخود هەر جۆرە عەسابەتێکی تیرۆریستیان لێبێەوە لە عێراق لە دوای ڕزگارکردنی مووسڵەوە جارێکی تر نادرێت بکرێتەوە جێگای گورج و ئاڵۆژەکانی تیرۆریستانی داعش و لە ماوەی چەند ساڵ دەتوان بڵێن چەند مانگی ڕابردوودا ئەم جموجۆڵانە زۆر کەمی کردووە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی تر و لە عێراق و لە هەموو ناوچەکانی تری عێراقدا. بەڕێز سەباح النوعمانی کە بەڕێزیان تەبێژی دژە تیرۆری عێراق بوون ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانمان بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونێت.